ئێمە لە ناو شاری سلێمانیە شەقامەکانی سالم مەولەوی پیرەمێر توی مەلیک ڕێگە نادرێت کە هیچ قوارەیەکی سیاسی بنکەی بانگەشەی هەڵبژاردن لەو شوێنانەیە بکرێتەوە. پێویستە سەرجەم لایەنە سیاسیەکان و قوارە سیاسیەکان بە پێی هەمان نووسراوی پارێزگای سلێمانی خۆیان بە دوور بردن لە هەڵواسینی شریت و لۆگۆی حیزبەکان بەسەر ستوونی کارەبا و درەخت و ترافیکەکانی ناوشاری سلێمانیەوە. هەر قوارەیەکی سیاسی بێ بنکەی بانگەشەی هەڵبژاردن بکاتەوە پێویستە ڕەزامەندی لیژنەی ئەمنی وەربگرێت پێشوەخت. تیمێکمان بە ناونیشانی تیمی ڕەزی عەلامی یان چاودێری میدیایی داناوە کە ئەو تیمە بە بەردەوام چاودێر ئەبێ بەسەر هەموو ئەو پەیامانەی کە لە میدیاکانەوە و کاندیدەکان و حیزبە سیاسەکان لە ڕێگەی کۆڕ و کۆربەند و چالاکیەکانی خۆیانەوە ئەیگەێنن بۆیە هەر جۆرە لە جۆرەکانی یاساشکێنی و لادان لە ڕێنمایەکان هەبێ ئێمە وەکو کۆمسیۆن هەم بە دیاری دەکەین بۆ بەڕێستان و بۆتانی ئەلان دەکەین و هەم ئەو ڕێشوێنانەی تریش کە یاسا ڕێگەی پێداوین ئەیگرینە بەر.